لەبەرەوەی کە بیرەکەم هەوشی کردو ئاوی ڕئیسی خۆشی لە ئێستا بۆ بە 4 ڕۆژارێک ئەوەش کە ئێتوانێت کۆکرێتەوە گیرە لە تەنچەکانی سەربانە بەشی تەنها 2 ڕۆژمانەکە ئەگە دەستیشی پێوە بگرین لەبەرەوە لیژنەی بەڕێوەبردنی مزگەوت و مامۆسای مزگەوت مامۆسا عەبدوڵڵا بڕیارمان نابۆی کە بێگجای مزگەوتەکە دانەخەین تەنها کاتی نوێژەکان بکرێتەوەوانێ چارەکی 20 دقە پێش نوێژەکانی کەینەوانێ بۆی کە بە بەردەوامی مزگەوتەکانیش نەبێت کاتی جێبەجێکردنی فەرزەکان لە هەر پێنج نوێژەکە بەکراوی بمێنێتەوە ماوەی 3 ڕۆژە ماوەی 3 ڕۆژە ماوەی 4-5 ڕۆژە بێ ئاوین بەڵام هەر دەستمان پێوەگرت و خێرخواست تەنکەریان بۆ هێناین و ئەمانە ئەمەش هەر دەرینە هێنا ڕۆژێک موبەردەکانمان کوژانەوە لە بێ ئاویە خەڵکەکە خۆ دەزانین لەم چلەی گەرمایە پلەی گەرما بە شێوەیەکی خراپە تایبەتی لە نوێژی نیوەڕۆ و عەسرا زۆر بەرزە بێتەوە مزگەوتەکەمان بە داخراوی ئێڵینەوە بە داوای لێبوردنەوە تاوەکو بە تەنها کاتی نوێژەکان بەشکو ئینشاءالله دوعای خێری ئێوە و موسڵمانان و هەموو لایەکەم لەم قەیرانە ئینشاءالله وڵاتەکەمان ڕزگاری بێ وڵای لە ئێستا تقریبا تەنچەکانی سەربان ڕۆبعێکی تایە یعنی ئێمە دوێنێ شەوە برایانە چون سەیریان کرد وتیان دەی شەوی ئەم شەو ئاویتیان نامێ یعنی پێش دەی شەوە ئەمە بێ ئاومان پیا کرد بێتەوە بەڵێ ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێت تەنها کاتی نوێژەکان بەکراوەیە بێت.